تەنیشتم دانیشتووە خۆشی گوێی لێیە وتی ئەی نەمگوت ئەو پرسیارە بکەم مامۆستا گیان حەزی بە باڵاپۆشیە داچی بە هەموو شێوەیەک ڕێگری لێ دەکات دەڵێت تۆ هێشتا مناڵی لەزەت لەو گەنجەی خۆت وەربگرە تەمەنی 16 ساڵە نێڵ یعنی تەنها هێشتێتی لە تکێکە بدا بەسەری نێڵی دڵی شەرعی بپۆشی. زۆر باش هەرو پرسیارەتە بوو؟ بەڵێ یعنی من دەمەوێت پەیامێکت هەبێ ڕیکۆردی بکەین و بچین بەدایکی پیشان بدەین لەبەرەوەی بە هەموو شێوەیەک ڕێگرا. زۆر باشە جواب بدەدەمەوە ئینشاءڵڵا. زۆر باشە زۆر سپاس داوای لێبوردن دەکەم مامۆستا گیان دووبارە هاتمەوە خات. سەلام عەلەیکوم. الله بەرەکاتوو. طبعا هەر دایکی ڕێگر بێت کچەکەی ببێتە باڵاپۆش بەڕاستی ئەو دایکە هەر لە ئێستاوە جەهەنمی وەالعیاذ بیلله ئەگەر لەسەر ئەوە تەوبە نەکا خوالی خۆش نابێت. والله لەسەر ئەوە تەوبە نەکا خوالی خۆش نابێت. ڕێگری لە حەق کردووە. ئەبێت دەستی کچەکەت ماچکەی کە داوای حیجابت لێکات. ئەبێت دەستی کچەکەت ماچکەی کە داوای باڵاپۆشیەکات خۆی ئەپارێزیێت. بۆیە گەنجایەتی بەوە نییە خوشکی بەڕێزم دایە گیان بەوە نییە گەنج خۆی ڕوتەوەکە ئافرەت خۆی ڕوتەوەکە بڵێ وڵا ئەمە گەنجایەتیەکات. ئافرەت کاتێت بە سەلامەتی چوە ماڵ ناو ماڵ و مناڵی خۆی ئەوە گەنجایەتیەکی سەربەرزانی کردووە. بۆیە تاوانبار ئەبیت یەقینت هەبێت تاوانبار ئەبیت وەکووتم ئەبێت دەستی کچەکەت بگری ماچی بکەی مادام ئەو داوای باڵاپۆشی دێکات. ئێستا لەم کوردستانە لەم شارەیە چەنەها ماڵ چەنەها دایک و باوک کێشەیان لەگەڵ کچەکەیە هەیە کچەکەی نابێتە باڵاپۆش بەڵام کچەکەی تۆ عەکسی ئەوان داوا ئەکا ببێتە باڵاپۆش بەڵام تۆ نایەڵیت. بۆیە تۆ لە ئێسایە خوا لێت و ڕێ یەقینت هەبێت چونکە حکمێکی خوای پەروەردگار پێشێر کردووە ڕێگری لە حکمێکی خوا ئەەکەیت ئەو نوێژەی کەوا تۆ ئەیکەی بە فەرزێزانی حیجاب و باڵاپۆشی خۆت و کچەکەشت بە هەمان شێوە فەرزە خۆی گەورە هیدایەتت بدات.